سڵاو بینەران و بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتانم. بابەتی ئەمڕۆمان دەربارەی چەوری خوێنم کە تایدا باس لە هۆکارەکانی بەرزی چەوری خوێن ئەکەین، هەروەها چارەسەرەکانی باس ئەکەین بە میوانداری دکتۆر محەممەد عومەر، پزیشکی پسپۆڕی هەر سوچگەر. زۆر بەخێ بە دکتۆرگیان. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەی. زۆر سپاس شەنگ. دکتۆر سەرەتا بۆ دەست پێ بکەین. زۆر دەستەواژە هەیە کە پەیوەستە بە چەوری خوێنەوە کە تیا باس چەوری ژێرپێست ئەەکەین یاخود چەوری دڵ یاخود چەوری جگەر. ئەمانە تا چەندێک دروستە و مەبەست لە هەرێکێکیان چییە؟ زۆر سپاس. بێگومان چەوری بابەتێکی گرنگە چونکە بەشێکی زۆر لە پێکاتی لەشی خۆمان چەوریە و ڕۆژانەش لە خواردنەی کە ئیخۆین بڕێکی زۆر چەوری وەرەگرین. چەوری گرنگە هەم وەک سەرچاوی وزە بۆ زیندە چالاکیەکانی مرۆڤ و هەموو ئەو کردارانی کە لە لەشە بەردەوام پێویستی بە وزەیە، لێدانی دڵ پێویستی بە وزەیە، هەناسەدان پێویستی بە وزەیە، کاری ئەنزیم و کارلێکەکان پێویستی بە وزەیە، جوڵە و هەموو چالێکیەکانمان پێویستی بە وزەیە. وزە سەرچاوی ژیانە، ینی بەبێ وزە ژیان نابێت. لە کەسێکی پێگەیشتووە ئەگەر با بڵین تەمەنی بڵین کێشی 70 کیلۆ بێ، نزیکەی 15 بۆ 20 کیلۆ لەشی ئێمە لە پێکاتی لەشی ئێمە چەوریە. چەوری ئەچێتە پێکاتەی هەموو خانەیەکەوە. پەردەی هەموو خانەیەک گرنگترین پێکاتی بریتێ لە چەوری کە لە کۆلسترۆڵ و لەگەڵ فۆسفۆلیپیدەکان و سفینگۆلیپیدەکان دروست دەکرێت. بۆیە چەوری گرنگە لە پێکاتەی. هەروەها چەوری گرنگە لە پێکاتەی هۆرمۆنەکان، هۆرمۆنی پرۆجستیرۆن، هۆرمۆنی تستۆستیرۆن، ڤایتامین دی، ئەمانە هەمووی لە کۆلسترۆڵ دروست دەبێت. کەواتە مانای ئەوە نییە کە گوێمان لە چەوری بوو یەکسەر پسڵەمینەوە بترسین بڵین چەوری خراپە. ئەوە بەو شێوەیە و دەستەواژەیە ڕاست نییە. چەوری ئەبێ بزانین چ کاتێک مەترسیدارە و چ کاتێک ئەجینا بەشێک لە پێکاتەی گرنگی لەشی ئێمە چەوریە و پێکاتەی هۆرمۆنەکانمان چەوریە و سەرچاوەیەکی گرنگی وزەیە بۆ لەش. چەوری جیاوازیەکەی ئەم پێکاتە خواردنا سەرەکیەکانی کە خۆین ڕۆژانە بریتێ لە کاربۆهیدرێت و پرۆتین و چەوری. بێگومان ئەو وزەی لە چەوریە وەرەگیریە زیاترە لە وزەکانی تر. 1 گرام چەوری 9 کیلۆ کالۆری مانەیاتێ، لە کاتێک کە 1 گرام کاربۆهیدرێت یا پرۆتین تەنها 4 کیلۆ کالۆری مانەیاتێ. بۆیە زۆربەی وزەی خەزن کراو لە لەشی ئێمەیە بە شێوەی چەوریە و پرۆسەی خەزنکردن و سەرفکردن پرۆسێکی داینامیکیە. ینی لەش هەوڵەیە هاوسەنگی پارێزێ، کاتێ وزەی وەرگیرا و زیا ئەبێت ئەی پارێزێ خەزنیەکە ستۆریەکە بە شێوەی چەوری و کاتێ پێویست دەبێت ئەم چەوریە بەکارە هێنرێتەوانێ بۆ وزەی پێویست، بە تایبەتی لە کاتێکە کە وەکو پێویست شەکر و گلایکۆجین کەمە بێتەوە. ئێمە زانین خەزینی لەش بۆ گلایکۆجین کەمە، یعنی کات ئێمە خواردن نەخۆین ئەو شەکرە زۆرەی ئەچێتە خوێنەوە، هەندێکی ئەبرێتە جگەر و ماسوولکە و بە شێوەی گلایکۆجین خەز نەکرێت. ئەم گلایکۆجینە بەشی 6 بۆ 8 سەعات دەکات. بۆیە عادەتەن ئێمە لە دوای 6 سەعات ئەو پەڕی 8 سەعات لە نان خواردن هەست بە برسێتیەکەکەین و چونکە ڕێژەی گلوکۆز لە خوێنمانە داوەزێتەوە. لەم کاتەیە ئەگەر خواردن نەخۆین ئەنجا ڕۆڵی چەوریەت ئەو چەوری خەزن کراوە بە شێوەی چەوری سیانی ترایگلیسراید ئەشکێنرێت و دووبارە ئەکرێتەوە بە وزە. دکتۆر باسی جگەرێکە، مەبەست لە چەوری جگەر چییە؟ بەڵێ ئەم دەستەواژەیە زۆر بەکارهێنرێ. ئێمە کە کاتێک باسی چەوریەکەین چەوری لە خوێنە 5 جۆر چەوریمان هەیە کە بە شێوەی بەردەوام لە جوڵەیان بە شێوەیەکی داینامیکی. ئەویش بریتێ لە چەوری کۆلسترۆڵ، چەوری ترایگلیسراید کە پێڵێن چەوری سیانی، چەوری ترمان هەیە کە لە ئاماژە عیلمیەکانیانە LDL مان هەیە، SDL VLDL. LDL ینی لۆ دێنستی لایپۆپرۆتین بە ناوەکەی خۆیەوە بریتیە لە جۆرێک لە چەوری. بێگومان بیرمان نەچێ ئەم چەوریانە بۆ جوڵە لەبەرەوەی چەوری لە ئاوە ناتوێتەوە، پێویستی بەوەیە ببەسترێتەوە بە جۆرە پرۆتینێکەوە کە پێیان ئەڵێن لایپۆپرۆتینەکان. واتە ئەم چەوریە لەگەڵ ئەپۆپرۆتینەکانە بە یەکەوە ئەبەسترێن بۆ ئەوەی بتوانێت بە ئاسانی بجوڵێ و بچێتە خانەکانەوە و بێتە دەرەوە بەو شێوەیە. LDL ئەو چەوریە کە پێڵێن لۆ دێنستی، واتە ئەو چەوری کە چڕی کەمە. ئەمە لە ناو خەڵکو و ئەمانەیە ناسراوە بە چەوری خراپەکە، چونکە فعلەن بینراوە کە تا ڕێژی ئەم LDL و کۆلسترۆڵ زۆر بێ زۆرتر ئەنیشێ لە ناو پۆشی بۆرەکانە ئەبێتە هۆی
کەسکبوونەوە و ڕقبوونی بۆریەکانی خوێن بەرامبەر بەمە چەوریشکەمان هەیە پێڵن HDL High Density Lipoprotein کە ئەمەیان ئەو چەوریەیە کە کۆلسترۆڵ و چەوری خراپەکان لە خانەکانەوە ئەگەڕێنێتەوە بۆ جگەر جاریچکە بۆی بە چەوریە باشەکە ناونراوە HDL چەوری باش LDL چەوری خراپ لە جگەرە جگەر یەکێکە لە ئەندامە زۆر گرنگەکانی لەش لە هاوسەنگی چەوریە کاتێک کە ئێمە خواردنێک بخۆین وزەی زۆر بێ چ لە چەوری چ لە گلوکۆزە لە جگەرە خەز نەکرێت بە شێوەی چەوری سیانی ئەوەی کە پێڵێن ترایگلیسراید کە دووبارە جگەر من هەموو جارەڵم جگەر دایکێکی دڵسۆزە خەمی هەموو ئۆرگانەکانی ترە خوارد ئەم چەوریەی کە ئێمە لە خواردنەوە ئیخۆین بێگومان چەوری لە گەدەوە هەرسکردنی دەست پێ ئەکات بەهۆی ئەنزیمێکە پێڵێن لایپەیز ئەنجا لە ناو ڕخۆڵە باریکەیە ئەم هەرسە تەواوە بێ بەهۆی ئەنزیمی لایپەیز کە پەنکریازێ ڕژێت و شی ئەکرێتەوە چکە بەو شێوە گەورەیە نامژرێت بۆی ئاسانەکرێت وردەکرێتەوە تێگەشکێنرێت ئەنجا ئەمژرێت دووبارە کە مژرایەوە لە ڕیخۆڵەوە دروبارە یەگەگرێتەوە دروستە بێتەوەنی بێگومان لە مژینی چەوریە مادەی زەرداوی زراو بایڵ ئەسیدەکان ترشەکانی زەرداوی جگەر زۆر گرنگن بۆ مژینی چەوری و ئەنجا جاریشکە لێەوە ئەچێتە خوێن و ئەچێتە جگەر ئەیکا بە پاکێج و ئەینێرێ بۆ ئۆرگانەکان بە تایبەتی ماسولکەکان کە زۆر پێویستیان بە وزە هەیە بەردەوام بۆ ئەوەی کە بەکاری بێنن کاتێک چەوری جگەر لە ڕێژەی خۆی زیاتر ئەبێتە هۆی ئەوەی کە بنیشێت نۆرمەڵی لە حاڵەتی ئاساییە لە 105 چەوری جگەر چەوری تایە لە 105 کە لە 105 زیاد بوو ڕێژەکە تۆزێ لەباری ئاسایی زیاکە بەڵام هەتا نزیکەی لە 110 ئەڵین تۆزێک چەوری جگەر هەیە بەس کە لە 110 زیایی کرد ئەبێ بە زۆربوونی چەوری لە جگەرە و بێگومان ئەمەش هۆکاری هەیە و ماکیشی هەیە واتە مزعفاتیشی هەیە ئەگەر زۆر بمێنێتەوە بێگومان گرفت دروست دەکەن دکتۆر لە بەرامەرە چەوری دڵمان هەیە مەبەست لەمە چییە؟ بەڵێ ئەمە بەڕاستی دەستەواژەیەک یا وشەیەکی زاراوەیەکی زانستی نییە خەڵک ئەمە بەکارهێنێ خەڵک ئێستا بۆ کۆلسترۆڵ ئەڵێت چەوری دڵ بۆ چەوری سیانی ترایگلیسراید ئەڵێت چەوری جگەر خۆی لە ڕاستیە بۆ شێوێ نییە کە ئێمە خوێن وەرەگرین لە کەسێک و شیکاری بۆکەین هەموو چەورەکان ئەپێوین واتە کۆلسترۆڵ و چەوری ترایگلیسراید و HDL و LDL و VLDL ئەمانە هەر پێنج شۆرە چەوریەکەن کە عادەتەن لە فاسی چەوریە ئەکرێ بەڵام ئەوەی کە لە توێژینەوە زانستیەکانە زیاتر بینراوە کە پەیوەندی بە دووربێ نەخۆشەکانی دڵ و زەبحەی دڵ و جەڵتەی دڵ و دەماغەوە هەیە زیاتر کۆلسترۆڵ و LDLەکەی بۆیە خەڵک ئەوە بەکارهێنێ ئەجینە هەموو چەوریەکان لە خوێندا هەن و هەمووشیان قابلی ئەوەن کە بە شێوەیەکی بەردەوام بجوڵێن لە نێوان خوێن و ئۆرگانەکانە دکتۆر کۆتا دەستەواژە چەوری ژێر پێستە بەست لەمە چییە؟ بەڵێ بێگومان لەباری ئاساییشە لە ژێر پێستا چەوری هەیە هەموو کەسێک لە ژێر پێستا چەوری هەیە چەوری زۆر ڕۆڵی گرنگی هەیە یەکێک لە کارەکانی لە ژێر پێستا بریتە لە جۆرێک لە سەپۆرت واتە لە پارێزگاری لە ئەندامەکان و ئینسولیتەرێکی زۆر باشە واتە نەگەێنەرێکی زۆر باشە یعنی ئێمە بەهۆی ئەو توێژە چەوریە کە هەمانە نایڵێ بۆ نمونە لە زستانە پلەی گەرمیە بێ بە 0 بەڵام تۆ لەش هەوڵەیە پلەی گەرمی لە 37 تا بە تایبەتی باسی چەوری ناو لەژەکەی نەک پێست لەوانەیە پێستە سارد بێ لە سزستانە بەڵام پلەی گەرمی دڵ و مێشک و ئۆرگانەکان و خوێن 37 یەکێ لە هۆکارەکانی پاراستنی گەرمی چۆن ئێمە لە خانووە ئەڵێن عەزلی باشمان هەیە و ئەو شتە بۆی گەرما و سەرما دەرەوە عینەن ست ئەم چەوریەی کە لە ژێر پێستا هەیە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە پاراستنی پلەی گەرمی لەش هەم گەرمی لەش لەو کاتی سەرمایە نەچێتە دەرێ هەم لە گەرمای زۆران نێڵێ بێتە ناوە لە کاتێکە کە کەسێک قەڵەوە بێت بە هەر هۆکارێک ڕێژەی ئەم چەوریە زۆرە بێت ئەڵین چەوری ژێر پێست زۆرە ئەجینە لەباری ئاسایشە هەموو کەسێک جەوری نەکە لە ژێر پێستا هەیە تەنانەت لە دەوری ئۆرگانە گرنگەکانمانە هەیە طبقەیەک چەوری هەیە لە سکا پێڵێن ئۆمێنتەم کە زۆر گرنگایی وەکو بزەبت چۆن فەرشە ڕاکی لە ژێر ئەم ماسولکە و پێستی سکەیە هەمانە کە بەردەوام وەکو حرەز وایە لە هەر شوێنێکە هەوکردنە بێ ئەروە بەڕەو ئەوێ و نایڵێ بڵاو بێتەوە
لە دەوری جگەر چەوریمان هەیە، لە دەوری گورچی لە چەوری هەیە، لە دەوری دڵ چەوری هەیە کە زۆر هۆکاری گرنگی هەیە بۆ پاراستنی ئۆرگانەکانمان. دکتۆر ئەگەر باس لە هۆکارەکان بکەین و سەرەتا بە هۆکارەکان دەست پێ بکەین بۆ ماوە تا چەندێک کاریگەری هەیە و بۆچی زۆر کەس ئەڵێ من خواردنی چەور زۆرە خۆم بەڵام ڕێژەی چەوری خوێنم زۆر ئاساییە لە بەرامبەر کەسێک هەیە کە چەوری ناخوایان کەمەخوا ڕێژەی چەوری خوێنی بەرزە. بێگومان ئەمە ڕاستە. هۆکارەکانی بەرزبوونەوەی چەوری هەندێکی بۆ ماوەییە. ژمارەیەک ئەنزیم، ژمارەیەک لەو پرۆتینانی کە بە چەوریەکانەوە ئەبەسترێن گرنگن لە دیاریکردنی ئەمەیە. هەر ئێستا ئاماژەمان بە ئەنزیمی لایپەیس کرد کە هەمانە لە گەدەیە، لە پەنکریاسەوە و تەنانەت لە جگەرە و تەنانەت لە ناو مولولەکانی خوێنە لایپەیسمان هەیە. کاتێکە ئەو چەوری بە شێوەی VLDL لە جگەرەوە یەت بۆ خانەکان ئەبێ جاریشکە شی کاتەوە ئاسانی کات تاوەکو خانەکان بتوانن لە ناو سایتۆپلازمە شتێکمان هەیە عینەن چۆن تۆ کوورە و هەیە ئۆڤنێکە هەیە کە شتی تیا ئەسووتێنی وزەی تا برێننی ئێمەش لە ناو سایتۆپلازمە هەموو خانەیەک مایتۆکۆندریای تایە. ئەم مایتۆکۆندریایە زۆر گرنگە بۆ پرۆسەی ئەوەی کە پێڵێن بێتا ئۆکسیدەیشنی چەوریەکان و دروستکردنی وزە کە بە شێوەی ATP ئەم وزەیە زۆر گرنگە بۆ هەموو زیندە چالێکیەکانمان. بۆیە ڕێخستنی چەوری هۆکاری بۆ ماوەی ڕۆڵی گرنگی هەیە کەس ناتوانین بەڵێ ئێمە کەسانی جێن بۆ لامان چەوری زۆر ناخوا و ئەشیبینی وەکو کێشیش قەڵەو نییە بەڵام چەوری خوێنی بەرزە. بێگومان هۆکارە بۆ ماوەیەکان هەندێکیان هۆکاری بۆ ماوەی زاڵن ئەوەی پێڵن دۆمینەنت چەند جۆرێکی هەیە. هەندێکن لە هۆکارە بۆ ماوەیەکان هەندێک لەم ئەنزیمانە و هەم لەو پرۆتینانەی کە بەسترێن بە چەورەکانەوە وەکو ئەپۆ سی ئەپۆ A ئەپۆ B لەگەڵ ئەپۆ س ڕقم س ئەمانە گرنگن لە ڕێخستنەوەی چەورەکانە. کەسێک کە یەکێک لەمانەیە گرفتی ئەبێ سیرەکەین چەوری خوێنی بەرزە. بۆیە ئەوانە عادەتەن ئەیبینی لە خێزانە زیاتر لە کەسێک وایە نیشانەی هەندێک جار لە دەرەوە دەرەکەوێ یان لە پشکنینان دەرەکەوێ یان کە لێ ئەپرسیت ئەڵێ من باوکم تەمەنی 45 ساڵ بۆ 40 ساڵ بۆ جەڵتە لێیاوە. ئەمە شتێکی ئاسایی نییە. عادەتەن لە دوای تەمەنی 6 ساڵ لەوانە حاڵەتی جەڵتەی دڵ و دەماغ ببینین. بەس کەسێک لە خوا 6 ساڵەوە بێت و تووشی جەڵتە بێت ئەبێ بگەڕین بە دوای هۆکارەکەیە و زۆر جار هۆکارەکە چەوری خوێنە لەبەرەوەی هیچ هەست بە ئازار و نیشانە زۆر ناکە بۆیە بەداخەوم حاڵەتانە دوا ئەکەون. بۆیە کە کاتێک حاڵەتێکی وا ئەبینی لە خێزانە ئەبێ ئەندامەکانی تریش فەحس بێت چاوەڕێ نەکەی ئەوانش دوور بێ تووشی ناڕەحەتی و جەڵتەی دڵ و دەماغ بن با فەحسێک بکەن ئەگەر خوا نەخواست حاڵەتەکان هەبوو زووتر چارەسەر وەرگرن. بۆیە هۆکاری بۆ ماوەیی هۆکارێکی گرنگە و ئەبێ ئاگامان لیان بێت. دکتۆر ئەکرێت لە ڕێی پشکنینەوە کەسێک بزانێت چ جۆرێکی ئەپۆپرۆتینی هەیە یا ئەنزیمەکانی؟ بەڵێ ئێمە عادەتەن نەخۆش زۆر جار ئێستا الحەمدوللا خەڵک زیاتر هوشیاری تەندروستی هەیە و بێگومان لە ڕێگەی میدیاکانی وەکو جەنابتانەوە دەستان خۆش بێ تەلەڤیزیۆن و ڕادیۆکان ئەو بەرنامانەی کە خەڵک سوودی لێبینێ بەرنامە تەندروستیەکانە کە ڕێنمایی دروست زانستی دروست بگەێنە بە خەڵک. بێگومان پشکنینی چەوری یەکێکە لە پشکنینەکان کە ئەکرێ بکرێت و زۆر ئاسانە و ئەتوان بڵێن زۆر هەرزانیشە و ئێستا سوپاس بۆخوا تاقیگەی زۆر پێشکەوتومان هەیە ئامێری زۆر پێشکەوتو هەیە لە وڵاتەیە کە ئەتوانی وەکو چۆن یەکێک لە ئەوروپا لە ئەڵمانیا فەحسەکات هەمان ئامێر و هەمان مەوادی زۆر باشەیە کە لێرە ئەتوانی بیکەیت و دڵنیابی لە چەورەکانە. بەڵێ بێگومان ئەمە زۆر گرنگە عادەتەن چەورەکان وا باشترە ئەگەر یەکەم جار بێ بیکەین هەموو جۆرەکانی بکەین چونکە تۆ لەوانەیە فاسی کۆلسترۆل بکەی بۆ یەکێ نۆرمەڵ دەرچێت بەڵام چەوری سیانی بەرز بێ لەوانەیە چەوری سیانی نۆرمەڵ بێ LDL بەرز بێ بەو شێوەیە بۆیە ناتوانانی بڵێ چەوریم تەبیعی ئەگەر تەنها یەک دانیانێ کردبوو. هەر پێنج جۆرەکە بە یەک تۆز تەنها 2 cc خوێن کەمتریش ئەتوانرێن لە ماوەیەکی زۆر کەمان ئەنجامەکەی وەرگرینەوە. ئەگەر ئاسایی بوو ئەوە پێویست ناکە ئەو کەسە زوو بیکە بەڵام ئەو کەسانەی کە تەمەنیان ئەچێتە سەر و چل ئەبێ یەک جاریش بیکەن نابێت تۆ چاوەڕێ بکەی ئەو کەسە دوور بێت تووشی جەڵتە بێ ئەنجابی فەحسی بۆ بکەیت. بە تایبەتی ئەو کەسانەی قەڵەون ئەو کەسانی شەکرەیان هەیە ئەو کەسانەی کە نەخۆشی سستی گورچیلەیان هەیە ئەو کەسانەی کە گرفتی غودەی دەرەقیان هەیە چونکە یەکێک لە هۆکارەکانی بەرزی چەوری سستی یا تەمەڵی غودەی دەرەقیە و هەروە ئەو کەسانی کە لە خێزانانە کەسێک بە گەنجی
تووشی جەڵتەی دڵ و دەماغ بووە ئەمانە زۆر گرنگە ئاگادار بن و پێشوەخت فاس بکەن و متابعی بکەن و ئەو کەسانش کە خۆیان نەخۆشن پێویستیان بەوە هەیە بەلایانی کەمەوە ساڵی جارێ بۆ 2 جار ئەم فاسانیان بۆ بکرێت و متابعە بکرێن بۆ دڵنیایی چونکە توێژینەوەکان دەریان خستووە خراپترین هۆکار بۆ جەڵتەی دڵ و دەماغ لە زەخت و تەنانەت جگەرە کێشان کە چەند خراپە چەوریەکان ئەگەر بەرز بێ. دکتۆر ئەگەر باس لە خۆراکەکان بکەین باشترین جۆری چەوریەکان بۆ خواردن کامانن؟ زۆر پرسیارێکی جوانە. ئێمە کە خواردن نەخۆین بەڕاستی چەند جۆرێک چەوری وەرەگرین. سەرچاوە ئاژەڵەکان کۆلسترۆڵمانەیەنێ ئەوەی کە پێڵین چەوریە تێرەکان یعنی گۆشت و مریشک و هێلکە و شیر و بەروبوومەوەک ئاژەڵەکان بڕێکی باش چەوری تێر و کۆلسترۆڵیان تایە. سەرچاوە ڕۆچیەکان زیاتر چەوریە ناتێرەکانیان تایە. بۆیە ئێمە لە خواردنە عادەتەن هەمووی ئەخۆین بۆیە هەموو جۆرەکانی چەوری لە خواردنەوە وەرەگرین. یەکەمین سەرچاوی چەوری سیانی ترایگلیسراید خواردنە. بەڵام لە لەشی مرۆڤیشە بیرمان نەچێت لەش توانای دروستکردنی چەوری هەیە چونکە پێویستی پێێتی ڕۆژانە ئێمە بە هەزاران و ملیۆنەها خانە ئەمرێ خانەی تازە دروست دەکرێت. ئەم خانە تازانە لە پێکاتی دروستکردنا جگە لە پرۆتین پێویستیان بە چەوریە. بۆیە ئەگەر لە باری پێویستە ئەو چەوریە کەمیش بێت جگەر دروستی ئەکات چونکە پێویستی پێێتی. بۆیە یەکێ لە 170 چەوری لە جگەرا دروست دەکرێت بۆ کۆلسترۆڵ لە 170 کۆلسترۆڵ لە جگەرا دروست دەکرێت. بەڵام سەرچاوی گرنگی چەوری سیانی ترایگلیسراید خواردنە کەواتە خواردنە چەورەکان زیاتر چەوری سیانی ترایگلیسرایدمان ئەیەنێ. خواردنی دروست چۆنە؟ ئێمە نابێ بڵین چەوری خراپە بەو شێوەیە ناژبێ بڵین باشە ئەبێ بزانین چەندی باشە و چەندی خراپە چکە وەکو ئاماژەم پێکرد ئێمە ڕۆژانە کە خواردن نەخۆین پێویستیمان بە خواردنە پێویستیمان بە وزەیە بۆ ژیان. سەرچاوی وزەکان وا باشە نزیکەی باسی کەسێکی تەندروست دەکەم کە هیچ نەخۆش نییە نزیکەی لە 150 ئەو وزەی ڕۆژانە پێویستمانە وا باشە لە کاربۆهیدرێتەوە بێ و لە 150 لە چەوریەوە بێ بۆ 20 لە 130 دەکەشی پرۆتین. پرۆتینەکە حسابەکەی زۆر ئاسانە ئەو کەسە کێشی چەند بوو ئەوەنە گرام وەرگێ بەسە یەنگەر کێشی 70 کیلۆ بێ 70 گرام تەنها 70 گرام پرۆتین بەسە بۆ پێداویستی لەش. وە چەوریەکانیش لە شێوازی جیاوازە هەن ئەو ڕۆن و زەیتەی بەکاریهێنین ئەو زەیتونەی ئەیخۆین لەسەر سفرە ئەمە هەمووی چەوری تایە ئەو چەرەساتی ڕۆژانە ئەیخۆین چەرەساتی تایە. بەڵام چەوریەکانی ڕۆچیەکان چەوری ناتێرن بە شێوەی گشتی چەوریە ناتێرەکان تا ڕادەیەک باشترن لە چەوریە تێرەکان بۆیە چەوریە تێرەکان نابێ زۆر بخورێن بەڵێ چەوری تێر پێویستە و ئەخورێ گۆشت مریشک. بەڵام ئەگەر باسی سەرچاوەکانی چەوری بکەین بۆ نمونە ماسی لە هەموو سەرچاوەکانی کە باشترە وەکو سەرچاوی پرۆتین وەکو سەرچاوی چەوریەکەشی کە باسی زەیتەکەین. ئێمە شتێکی بۆی بۆ بینەرانی خۆشەویست ڕوونیکەینەوە چەوریەکان بە ئاسانی بۆ خەڵکەکەین بە 2 جۆرەوە جۆرێکیان پێڵین فات ئەمە ئەوەیە کە لە پلەی گەرمی ژوورە ڕقە یعنی ئێستێمە ڕۆنمان هەیە لە ماڵەوە لە تەنەکایە یان لە پلاستیکایە ڕقە ئەمانە چەوری پێڵەن فات. ئۆیڵ ئەو زەیتانن کە لە ماڵەوە هەمان و شلن. هەندێک لە سەرچاوە ڕۆچیەکان کە ڕۆنیشن کە زەیتیشن شلن بەڵام لە کارگەکانە پرۆسەی هایدرۆجینێشنی بۆ ئەکرێت بەعەرەبی پێڵەن مهدرج ئەوەی هایدرۆجینی بۆ زیاکرێ بۆی تەمەنی یعنی ئەمە کارێکی بازرگانی پیشەسازیە خۆی ڕۆنە زەیتەشلەکە ڕق ئەکرێت بۆیە لە ڕۆنی تەنەکە و ئەمانەیە بینن ڕۆنەکە ڕق کراوە لە ڕاستیە سەرچاوەکەش لێ نووسراوە گی ینی پلانتە ینی سەرچاوەکەی ڕۆچیە بەڵام ڕق کراوە بە پرۆسەی هایدرۆجینیشن بۆ زیادکردنی تەمەنی مانەوەی ئەو زۆرە زەیتانە. بێگومان ئێمە ڕۆژانە هەردووشی بەکارێنین وا باشترە بڕێکی باش لە ڕۆنەکانمان ڕۆنی شل بێ بە تایبەتی ئەو ڕۆنانی کە پێیان ئەڵین چەوریە ناتێرەکان. چەوری ناتێریش هەردوو جۆری هەیە چەوریمان هەیە پێڵەن مۆنۆ ئەنساتوریتد کە بە تایبەتی لە زەیتی زەیتونە هەیە کە یەکێکە لە باشترین زەیتەکان لە ڕووی تەندروستیەوە
و ئێستا خەڵک وریا بۆتەوە ئەوەی ئیمکانیاتی بەڕاستە تۆزێ گرانترە بەڵام بەلانی کەمەوەگەر هەمووشی نەبێ بەشێ لە پێکاتەکان و بەکارهێنانمان زەیتی زەیتون بێ یان زەیتون ببێ بە پیشە دایمە لەسەر مێز و خواردنەکانمان هەبێ کارێکی زۆر زۆر تەندروستە. ئەمە ژوا ئەکات پیشەسازی زەیتون زیاکرێت. داری زەیتون لە وڵاتەکەمان وڵاتی ئێمە باشترین جەوی هەیە بۆ زەیتون. زەیتون دارێک کە هەمیشە سەوزە و هەر ئەوەن ڕوا خزمەتی زۆری ناوێ و بەرهەمێکی زۆرمان ئااتێ. هیوادارم ئەمە پەیامێک بێ بۆ لێپرسراوان، بۆ ژینگە، بۆ وەزارەتی کشت و کاڵ، بۆ تەندروستی هاان بن تەنانەت هاوڵاتیانێکی زۆر هەن باخی هەیە لە سیتەک و کانی سارد و مێرگەپان و کوێکوێ ڕاستە حەزەکە داری زیینەوە ئەمانە بکە با هەموو باخێ چەندارێکی زەیتونی تیاابێ دڵنیا بە ئەوە گەوهرێکی زۆرە بۆ تەندروستیمان. بۆیە هانی ئەوە بین زەیتی زەیتون ڕۆنی زەیتون زیاتر بەکاربێنێ. ڕۆنە شلەکانی ترمان هەیە وەکو هیگەن مەشامی وەکو گوڵە بە ڕۆژە ئەمانش دووبارە لە ڕووی تەندروستیەوە لە زەیتە باشەکانن. و باشترین خواردن ئەوەیە هەموو جارێ ماڵێن خواردنمان هاوسەنگ و هەمە جۆر بێ. یعنی نەک هەردانیشی بەس نان و برنج بخۆی، نەک داژنیشی بەس گۆشت بخۆی، هەردووشی ناتەندروستە. بیرمان نەچێ ئەو کەسانی کە شەکر و کاربۆهیدرێت زۆرە خۆن چەوریان بەرزە چونکە لەشی مرۆڤ توانای هەیە ئەو شەکرەی ئەو گلوکۆزەی ئەی خۆین بیگۆڕێ بۆ کۆلسترۆل و بیگۆڕێ بۆ چەوری سیانی. بۆیە ئەو کەسانی کە سەیرەکی قەڵەون و چەوریان بەرزە یەکێ لە گرنگترین ڕێنمایەکان پێی ئەڵێن چی؟ ئەڵێن شەکر و نان و برنج کەم کەرەوە. لەوانەیە گەر ئەو کەسیانی بنەمایەکی زانستی نەبێت تێنێگاڵێ من چەوریم بەرزە نان بۆ لابرم برنج بۆ لابرم. ئەمانە لە لەشی مرۆڤ توانایان هەیە هەموو شیرینەکان هەموو کاربۆهیدرێتەکان لەش توانای هەیە کە زۆر ئەبێ ئەی گۆڕێ بۆ چەوری سیانی. بۆیە ئەبێ ئەگامان لێبێ کاربۆهیدرێتەکان بە ڕێژەیەکی هاوسەنگ بێت زۆر نەبێ و بێگومان لە کاربۆهیدرێتەکانیشە ئەوانەی کە پێڵن پۆلی سەکەرای باشترە ئەوەی کە کوردەواری خۆمان پێڵێن نیشاستە باشترە لەو شەکرە تاکە شەکرەکان چونکە تاکە شەکر مۆنۆسەکرای یەکسرە مژرێ. یعنی بۆ نمونە تۆ کە شەربەتێکی مەوژە خۆی کە شتێکی خۆش و باشی شەو ئەگەر یەکێت تەندروست و گەنج بێ گرنگ مشکلەی نییە بەس بۆ یەکێکە قەڵەوە بۆ یەکێت چەوری بەرزە بۆ یەکێ شەکری هەیە هەر شەکرەکەی هەمووی ئەمژرێت. لە کاتێکە ئەو شەکری کە لە برنجایە یا لە پەتاتایە لە شەوینی شاستایە لە بەرۆ شکاندنی ئەوێ تاکو ئەمژرێ بڕێکی ئەمژرێ بڕێکی نامژرێ. بۆیە ئەگەر کاربۆهیدرێکی بخۆین کاربۆهیدرێتە نیشاستەیە کۆمپلێکسەکان بە بڕێکی کەم بخورێ سەلامەتترە لەو خواردنانەی کە گلوکۆز و فرکتۆز کە پێڵەن شەکری میوە. جارانیان وت شەکری میوە فرکتۆز سەلامەتە لە سنعاتە زۆر بەکارهێنرا. یعنی ئێستش زۆربەی شەریکاتەکان کە شەربەتی سناعی شت دروست دەکەن بەچی شیرینیەکەن یەکێ لەو شتانی بەکارهێنن فرکتۆزە و تامیکی خۆش و پێڵەن شەکری میوە. بەڵام زۆر خواردنی تەندروست نییە چونکە یەکێک لە هۆکارەکانی زیابوونی چەوری جگەر فرکتۆز. دکتۆر زۆر کاتە بیستین کاڵەن لیمۆ و سندی و یا هەنار بخۆ بۆ تاوانەوەی چۆری باشە ئەمە تا چەنێک ڕاستە؟ بەڵێ یەکێک لە ڕێنمانە زانستیەکان لە چارەسەری چەوری قەڵەوی جگەلەوەی کێ ماڵین وەرزش بکەین دوورکەوینەوە لە جگەرە کێشان دوورکەینەوە لە مەی خواردنەوە و ژیانێکی تەندروستمان وێ دوورکەوینەوە لە زۆرخۆری گرفتی گەورەی بەڕاستی زۆر خەڵک زۆرخۆریە. ئەمە زۆر گرنگە ڕێنمایە تەندروستیەکانیان پێ ئەڵین یەکێ لە ئامۆژگاریەکان جگەلەوە کەمکردنەوەی خواردنە زۆر فاستفودەکان و چەورەکان و زۆر شیرینەکان. بەڵێ میوەکان سەرچاوەیەکی باشن بۆ ڕیشاڵ و بۆ پۆتاسیۆم و هەروەها بینراوە یەکێک لەو خواردنانە کە خۆمان پێڵین خواردنی سرکە کە ئێستا خەڵکێکی زۆر فێری بووە و کارێکی باشیشە بەس بە شێوەیەکی خستی نەخورێت کە بێتەوەی سووتانەوەی سوورێنسک و گەدە ڕوون بکرێتەوانێ یان بە خواردنەوە. ینی ئێمە بە تایبەتی لە کوردستانە سرکەی سێو زۆر هەیە الحەمدوللا و سرکەی ترێشمان هەیە و ڕبە هەناریش کە لە هەنارایە. ئەمانە لەو خواردنانن کە زۆر تەندروستن جا بە ڕوونکردنەوە بخورێت یان بە خواردن و زەڵاتەوە بکرێت زۆر زۆر تەندروستن و فعلەن یارمەتی دەرن بۆ کەمکردنەوەی کێش و بۆ کەمکردنەوەی چەوری و ڕێکخستنەوەی ئەو بەکتریانی کە لە کۆڵۆمان هەمانە کە پێڵەن مایکرۆبایۆم کە توێژینەوەی زانستی ئێستا دەریخستووە ئەم بەکتریانە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیان هەن لە ڕێخستنی شەکر و چەوری و قەڵەویە. بینراوە ئەمانە ئەو بەکتریا سوودبەخشانە لە کۆڵۆنا زیا ئەکەن
و سوودبەخشن بۆ کەمکردنەوەی چەوری. بەڵام یەک شتمان بیر نەچێک هەندێک هاوڵاتی ئەم ڕێنمایە بە هەڵە تێگە وازانێ ئەگەر چەوریشی زۆر بوو تەنها بە خواردنەوەی ئەمە زۆر نەخۆشمان هەیە بەداخەوە کە شەکرەی هەیە یا زووتر دووربێت جەڵتەی بووە قەستەرەی بۆ کراوە شەبەکەی هەیە سەرکی واز لە حەبی چەورەکەی هێنێ ئەمەیان مەترسیدارە بە وریابین ئەمە نابێ بە جێگرەوەی چارەسەر بۆ ئەو کەسانی کە نەخۆشیان هەیە. دکتۆر ئایا زیبکە یەکێکە لە نیشانەکانی بەرزی چەوری خوێن و نیشانەکان چین بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ مەرج نییە ئەوانەی کە زیبکەیان هەیە کە خۆمان پێڵەن زیبکە یا بعضی کەس پێڵە قنچکە یان بە عەرەبی پێڵەن حەبشەباب کە لە تەمەنێکی گەنجەکانە زۆرتر ئەیبینین زیاتر ئەو کەسانە تووشیانە بێت کە پێستیان چەورە لە ئەنجامی ئەو چەوریەیە دەمی ئەو مەمیلانەی کە پێڵەن سبەی شێسست ئێمە لە پێستا هەموو کەسێک دووسێ جۆر گلاندمان هەیە گلاند بەڵێ چەوریە ڕژێنمان هەیە و ئارەقە ڕژێنیشمان هەیە ئەوەی کە لە گەرمیە ئارەقەکەینەوە و چەوریەتە دەرەوانێ ئەمە لە کارە فسیۆلۆجیەکانە بۆ ڕێخستنەوەی زۆر شتی پێویست لە لەشمانە لەوانە پلەی گەرمی ڕێخستنەوەی خوێکان بەڵام ئەو کەسانی کە پێستیان چەورە و ئەو دەمی ڕژێنانە ئەگیرێ کۆ ئەبێتەوە لە ژێرەوە و ئەوە دروست دەکات مەرج نییە نەخێر زۆربەی ئەو کەسانە گەنجن و زۆر جار لەوانێ فەسیشیان بۆ بکەین چەوریان ئاسایی بێت. دکتۆر باس لە چارەسەرەکان بکەین و سەرەتا لە وەرشەوە دەست پێ بکەین. بەڕای تۆ باشترین جۆری وەرشەکان چین لە نێوان مەلەوانی پاسکیل سواری یاخود ڕاکردن؟ دوو جۆر وەرزشمان هەیە ئێمە جۆرێکیان پێڵەن ئایزۆمێتریک جۆرێک پێڵەن ئایزۆتۆنیک. ئایزۆمێتریک ئەوەیە کە عادەتەن ئەو کەسانەی کە زیاتریکەن ئەوانن کە بڵێن کێش هەڵەگرن اینجا کێشەکە کەم بێ یا زیاد بێ بەڵام بەتەتی لە کێشی زۆرە ئایزۆمێتریک واتە ماسوولکەکە کرژی لە ناوە دروست ئەەکەی بەڵام زۆر جوڵەی تیا دروست ناکەی چونکە کەلیمەی ئایزۆ یعنی وەک خۆی متریک یعنی درێژی بۆیە لە وەرگرتن و هەڵگرتنی کێشەکان ئابێ. جۆری دووهەم ئەوەی کە ئایزۆتۆنیکە ئەوەیە کە لە ڕاکردن و لەمە لە وەرزشەکانی تۆپ و ئەمانەیە ئەبێت هەردووشی باشە لە ڕووی زانستیەوە سلمێنراوە هەردوو جۆر وەرزشەکە باشە. ئێمە لە وەرزشە ماسوولکەکان بەهێزەکەین بڕێکی زیاتر وزە سەرفەکەین ئەگەر کەسێک کێشی زۆر بێت ئەتوانێت بەهۆی لەگەڵ پارێزە خواردنەکەیە چکە زۆر گرنگە لەگەڵ یا پارێزی خواردن یعنی گەرێمە وەرزش بکەین بەس لەولاوە خواردنمان ناهاوسەنگ و ناتەندروست بێ زۆر سوودی لێوەرناگیرین بەڵام هەر سوودی هەیە چونکە بینراوە ئەو کەسانی کە وەرزشەکەن بە تایبەتی بتوانن لە هەفتەیەکە 150 سعات اینجا 150 سعات چۆن تەوزیعەکەن ڕۆژی 30 خولەکی بەرەکەوێت نیو سعاتی بەرەکەوێت وەرزشێکی باش بکەن یا ڕۆشتنێکی خێرا بکەن یا مەلە بکەن یان یاری تۆپ بکەن یان لە قاعەکانە یاری ئەوەی پێم ئەڵێن جیم بکەن زۆر زۆر سوودی هەیە و بۆ ڕێگرتن لە نەخۆشیەکانی دڵ دوورکەوتنەوە ینی ڕقبوونی بۆریەکان کەمە بێتەوە پستانی خوێندا ئەبەزێ ڕێژەی شەکردا ئەبەزێ جگەلەوەی کە سەباری دەرونیشی باشە بێ مەلایەکە کە لە وەرزشە زۆر باشەکان بەس لەوانەیە هەموو کەسێ نەتوانێت هەموو کەسی لە ماڵەوە مەلەوانگەی نییە لەوانەیە کاتیشی نەبێ بچێت بۆ ئەو چەند شوێنەی کە لە بڵێن لە شارە هەموو جیمەکانیش مەلەوانگەیانی هەندێک شوێن هەیەی و بەڕاستیش لەوانەیە گران بێت لەوانەیە تۆ بچی بۆ جیمێک 50,000 70,000 بیت بەڵام ئەگەر مەلەی لەگەڵا بوو پارەکەی زیاد ئەبێت بۆی ئەگەر توانی شتێکی زۆر باشە خۆ ئەگەر نەمانتوانی ئەوە بەبێ ئەوەش تەنانەت بەس ڕۆشتن ڕۆژانە ئێمە بتوانین 5,000 هەنگاو بڕۆین زۆر زۆر تەندروستمان باشە بێت کەواتە وەرزش ئەبێ هەر کەس بە پێی کات و ئیمکانیاتی خۆی ڕێکی خات زۆر کەسەیە خانمێکە لە ماڵەوە مەرجنی ئیلا پشتێ بۆ قاع و بۆ جیم خۆگەر بچێ زۆر باشە چونکە لەوێ لەوانەیە بەهۆی گروپەوە زیاتر تەشجیع بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە باری دەرونی خۆشتر ئەبێ ڕاهێنەر هەیە لەو شوێنانە کە هەندێک ڕێنمایی دروستی ئاياتێت چه وەرزشێ گونجاوە بۆی ئەمە شتێکی باشە بەس بەلایانی کەمەوە نەش بێ لە ماڵەوە توانین وەرزش بکەین مەموو جارێگەڵم بۆ نمونە هێلا هۆپ تەنها یەک قوسی ئەوێت کە ئەیکریت بە هەرزان و ئەتوانین ڕۆژانە و کەسە کوڕ بەیەکت بێ هێلا هۆپ بکات پەتپەتیان بکات هەندێک تەمرینی سویدی بکات تەنانەت کە کەسێ لەسەر کورسیشدا ئەنیشێت تۆ بۆ نمونە سەعاتی ئیشی کۆمپیوتەرەیە ئەکرێ دانیشیت و بەس بەبێ جوڵە کە زۆر زۆر خراپە زۆربەی خەڵک ئێستا کە تووشی قەڵەوێ بێت تووشی لاوازی ئەبێت تووشی ئازاری ملی ئەبێ و بەهۆی سەرنجزمکردنەوە بەهۆی ئەم جۆرە ئۆفیس وەرکانەوێت کە لە ئۆفیسایە ئەکرێت لە بینی ئەو سەعاتەیە هەر
چارێکی 20 دقە جارێ 5 دقاستی پیاسێ بکەیت یا هەر لە جێی خۆت هەندێک وەرزش بە قاچ و ڕان و شان و ئەمانە بکەیت. وەرزش زۆر پێویستە بۆ گەورە و بچووک هەموو کەسێک، بۆیە لە مناڵیەوە ئەبێ بکرێت بە نەریتێ مناڵەکانمان حەزیان لە وەرزش بێ. وەرزش لە ماڵەوە بەردەوام بکەین، مەجالی بۆ بچینە دەرەوە مەلا وەکوتم وەرزشەکان یەکشت نین. لەوانەیە گەنجێک حەزی لەوە بێ هەفتەی جارێ دووجار یاری تۆپیان و دووگۆڵی بکات، باسکە بکات، بالە بکات، پینگ-پۆنگ بکات، ئەمەی بڵین تۆپی سەرمێز، هەرچیە بکات هەر سوودی هەیە. دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە زیانەکانی چارەسەر نەکردنی چەوری خوێن چییە و کۆتا ڕێنماییشە چییە بۆ ڕێگیریکردن لە چەوری خوێن؟ بەڵێ ئەگەر چەوری خوێن بەرز بوو بە درێژایی کات ئەم چەوری ئەچێتە ژێر ناوپۆشی بۆرەکانی خوێن. وردە وردە بۆرەکانی خوێن ڕەقە بن، تەسکە بنەوە، وردە وردە خوێن بۆ ئەو ئۆرگانانە کە بۆرەکانی بە کەمە بێتەوە و ئەمەش زوو هەستی پێ ناکرێت، چونکە هەر لە ڕووی فیزیاویشەوە ئەگەر تۆ بۆریەک نیوەشی بمێنێتەوانێ هێشتا سمتم دروست ناکات، چکە و کاتە لەسەر حسابی دایامیتر خێرایی زیاکە، بەس کە لە 50 زیاتری تەسک بۆەوە نیشانە دروست دەبێت. بۆیە کەسێک کە تەمەنی ئەچێتە سەرەوە و قەڵەوە و چەوری هەیە یا شەکرەی هەیە و یان زەختی هەیە و بۆرەکانی دڵی بڵین تەسکەوە ئەڵێ دکتۆر کە بە قادرمەیە سەرەکەوم هەناسەم تۆنە بێ یا سنگم ئێشێ، ئەوە نیشانی ئەوەیە کە لە حاڵەتی ئیسراحەتە هەستی پێ ناکەم. کەواتە نیشانەکان کەمن لە سەرەتاوە لەوانەیە نەژبن، بۆی زۆر کەس تەعجوبێکە کە ڕوا فەحسەکە دەڵێ من دکتۆر عیبم نییە کە چی چەوریەکەم بەرزە. نابێت چاوەڕێ بکەین ئەم کەسانە خوا نەخواستە بگەنە ئەو قۆناغەی بۆرەکان تەسک ببنەوە ڕق ببن، دوور بێت تووشی جەڵتەی دڵ و دەماخ و ئەو گرفتانە ببن، ئەنجا چارەسەر وەرگن. وەکو هەموو جارێ ئەڵێن خۆپارێزی لە چارەسەر باشترە، کەواتە خۆپارێزەیەکە خواردی تەندروست و وەرزش، دوورکەوتنەوە لە جگەرە و مەشروب، دوورکەوتنەوە لە قەڵەوی، دوورکەوتنەوە لە زۆر خواردنی فاسفود و زۆرخۆری، ئەمە ئەساسێکی بناغەیەکی زۆر گرنگە بۆ تەندروست. بەڵام ئەش بێ من هەموو جارێ بە نەخۆشەکە ئەڵێم مەسەن گەیشتۆتە 50 ساڵەوە ئەڵێم چەوری ئەڵێ وەڵا قەت نەم کردووە، ئەڵێم فەحسێ بکەی باشترە، خۆ ئەگەر پاک بوو سوپاس بۆ خوا چی زەرەر هیچ زەرەر نەکردووە، خۆ ئەگەر خوا نەخواستە بێ با بزانین لە ئێستا چارەسەر یەکەین ڕێگری ئەەکەی لە چەندەها ساڵی داهاتووە ئەو کەسە توش نەبێ. کەواتە بۆ ئەوەی دڵنیا بین ئەبێ شیکاری خوێن بکەین، بۆ وەکو چۆن شیکاری گشتەکەین بۆ شەکرە و بۆ گورچیلە و بۆ غودە و چەوریەکانی شیکار بکەین. ئەگەر بەرز بوو بێگومان ڕێنمایی تەندروستی خۆراکی تەندروست وەرزش زۆر گرنگە. ئەگەر جگەرە چێژ بێ ئەبێ واز لە جگەرە بێنێ، چونکە جگەرە و چەوری بەیەکەوە زۆر گرفتی تەسک بوونەوە و ڕقبوونی بۆرەکان زیاکەن. ئەنجاش دەرمانمان هەیە، دەرمانەکان زۆر جۆری هەیە. بۆ نمونە و کەسانی چەوری خوێنی کۆلسترۆلیان بەرزە یا LDL کە چەوری خراپە بوو، جۆرێ دەرمانمان هەیە کە پێڵەن ستاتین کە دەرمانێکی دەمێک کە بەکارهێنرێ و سەلمێنراوە کە زۆر سوودی هەیە بۆ ڕێگری لە ڕقبوون و ڕێگری لە دووربارە بوونەوەی جڵتە حەبیەکە و دەسەکەوێ و زۆر بە نرخی هەرزانیش و ڕۆژیەک دەنگ حەبەخورێ و کۆنتترۆلێکە. بەڵام ئەو کەسانی چەوری سیانیان بەرزە، ترایگلیسرایدیان بەرزە، ڕاستە ستاتین هەر سوودی هەیە بۆیان، بەڵام دەرمانی ترمان هەیە کە گروپی فایبریتن سوودیە. بێگومان دەرمانی زۆر تریش هەیە، بەس بۆ بەحسی حاڵەتی زۆر نادر کە بەم جۆرە دەرمانە سەرەتاییانە کۆنتترۆل ناکرێ، ئەو کاتە دەرمانی تریشێ بە شێوەی دەرزی بە زەوانە کەم بەکارهێنرێنن و گرانن. یەک خاڵ هەیە زۆر گرنگە، حەزەکەم ئاماژەی بکەم مەوزوعی گژوجای دەرمانیە. ئێستا لە ناو خەڵکا تا حەدێک خەڵکێکی زۆر هەیە گژوجا بەکارهێنێ، ئەڵێ ئەم وتوانە ئەم جایە چەوری لابە، ئەمە نامتوانین بڵین ڕاستە، ناشتوانین بڵین هەڵەیە. بەڵێ ڕاستە ژمارێکی زۆر گژوجا لە کوردستانی خۆمانە هەن و لە جیهانیشا کە بە تەجروبە ئیسبات کراوە کە ئەمانە لەوانەیە شەکر یا چەوری دابەزێن یا قەڵەوی کەمکەنەوە. بەڵام گرفت لەم جۆرە گژوجاییانە لەم هێربەڵانە ئەوەیە کە تۆ کاتێک کە تۆی گیراوی گەڵای ئەم نەوعڕۆکە یا گوڵەکەی یا قەدەکەی یا ڕێگەکەی بەکارەهێنی، یەک دەرمانیتیانی بڵێ ئەم دەرمانە بۆ ئەوە باشە، بەدەیان ئەگەر بگرە نەڵێم سەدان مادەی تایە، ئەکرێ مادەی دوانی باشی تیاابێ، بەس ئەکرێت دەیان مادەی زیان بەخشیشی تیاابێ. بۆیە بەبێ بنەمای زانستی بەکارهێنانی ئەم جۆرە گژوجیانە گرفتی زۆر دروستوەکە بۆمان. ئێمە نەخۆش هەیە ئەیبینین هاتووە تووشی هەوکردنی جگەر بووە، تووشی جیرانی بۆرەکانی جگەر بۆ زۆرجار لە بەکارهێنانی گیایە کە ئەسڵن هەر نازانێ ناوی چییە،
و نازانێت سەرچاوەکەی چیە و نازانێت تەنانەت ئەو کەسەش کەیاوێت نازانێت چیتیایە لە مادەکان. بۆیە هیوادارم هاوڵاتیان لەم جۆرە خوا دوور کەونەوانێ و ئەو نەوع حەبەش کە ئێماڵین ستاتینە و باشە هەر سەرچاوەکانی سەرچاوەیەکی ڕۆژین زۆر بەیان لە گژوژیا و بەس پاگەکرێتەوە تەنها ئەو مادەی کە سوودی هەیە جیا ئەکرێتەوە و ئەکرێ بەو دەرمانە کە بۆ ئەو چارەسەرە بەکارەوێنێ. خاڵێکی گرنگی کەش ئەوەیە کە هەڵەیەکی ترە خەڵگێکە ئەوش ئەوەیە بۆ نمونە چاوری خوێنی بەرزە پزیشک حەبەکەی ئەیاتێ دوای مانگێ دوو مانگ حەزەکە وازی لێبێنێ فەحسەکاتەوە چاوریەکەی ڕێک بۆتەوە بە دەرمانەکە لەبەرەوە لەگەڵ ڕێزمایە خۆی یا پرس بە کەسێکی ناپسپۆڕ ئەکات پێی ئەڵێ و چاوریەکە و فەحسەکە و عیبینیە بۆچی ئەی خۆی ئەیوەستێنێ دوای چەند مانگێکیتەوە زۆر بەرز بۆتەوە. بۆیە هیوادارم ئەو کەسانەی کە بە تایبەتی پزیشک دەرمانی چاوری بۆ داناون لەسەر بنەمایەکی زانستی شەکرەیان هەیە جەڵتەی دڵیان هەبووە قەستەرەیان کردووە بە خێزانی چاوریان هەیە کاتێک ئەو حەبانە خۆن پەلەی وەستانیان نەبێت. زۆربەی ئەو کەسانە پێویستە ئەو چاوریانە حەبانە بە درێژایی تەمەن خۆن و زۆر سوودی لێبین. زۆر سپاس دکتۆرگەم بۆ زانیاریەکان. سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش بێت. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.